کۆنفرانسی گەنج و نیشتیمان کە لەلایەن سەکۆی گەنجانی کوردستانەوە بە بەشداری ژمارەیەک لە گەنجانی خاوەنبیری فراوان و پرۆژەی تایبەت لە ئاشاری سلێمانی بەڕێوە چوو و لە چەند ڕەهەندێکی جۆربەجۆرەوە باز لە کێشە و گرفتەکانی ئەمڕۆی گەنجان و لاوان کرا و پەنجە لەسەر کێشە جەوهەریەکانی توێژی گەنجان و لاواندانرا و وەک مەترسیەکی گەورە گفتوگۆی لەبارەوە کرا. ئامانجێ و کۆنفرانسا کۆکردنەوەی گەنجان بوو و باسکردنی کێشەکان و چارەسەر و میکانیزم بوو. بێگومان یانی ئەگەر ئەمەرباسی میکانیزمەکان بکەن پێویستە بە هەموو گەنجانەوە بیر لەوە بکەین میکانیزم و چارەسەرەکان چین بۆ ئەو دۆخەی کە لە کوردستان داهاتەوە تاڕەوە. کێشەکان چین؟ کێشەکان بریتین لە بێکاری، داگیرکردن، نەمانی ئینتیمای تاچی کوردکەوە دووبارە بوویتە کێشەی دیکە لە ناو کۆمەڵگای کوردیدا، چونکە تۆ لە کاتێکە وڵاتت داگیرەکرێ بێکار کراوی ئینتیماشت نەمینی پەنا ببێ بەر کۆچ ئەوە ینی خۆی لە خۆیدا کارە ساتەکە. ئێمە سەکۆی گەنجان ئەوڕۆ هەر کەسە و بە تەوەری خۆی بەشداری لە بابەتەکەی. لانیاس عەتا وەک بەشداربووی پانێڵی یەکەمی کۆنفرانسەکە دەڵێت بۆنی ئەم کۆنفرانسانە بیرمان دەخاتەوە کە گەنجان خاوەن وزە و ئیرادەیەکن کە دەتوانن گۆڕانکاری ڕیشەیی بکەن کە خاڵی وەرچەرخانی مەزن دروست بکات لە کۆمەلگادا. ئەم کۆنفرانسە دووبارە بیرمانە خاتەوە کە گەنجان بوونیان هەیە، وزەیەکیان تایە کە ئەکرێت گۆڕانکاری ڕیشەی لە کۆمەلگایە بکات، خاڵی وەرچەرخانی مەزن دروست بکات. و من هیواخوازم کە درێژەی هەبێ ئەم کۆنفرانسانە باوەڕێیان کە یەکریزی گەنجان ئەبێتە هۆی دروستکردنی فشارێک کە ناچار بن بە گوێگرتن، ناچار بن کە داواکاریەکانمان جێبەجێ بکەن. لەبەروی ئێمە لە دوجارە ئەبێ ئەومان بیر بێت کە حکومەت و لایەنی دەسەڵاتدار باوکی میلەت نییە، بەڵکو و خزمەتکاری میلەتەوە پێویستە لە خزمەتی میلەتا بێت. مامۆستایەکی زانکۆ پێی وایە بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە لە ئێستادا لەو ڕوانگەوە گرنگی هەیە کە وادەیەکی گونجاوە بۆ باسکردنی ئەو پرسانەی کە تایبەتن بە توێژی گەنجان و لاوان. کۆنفرانسە لەو ڕوانگەوە گرنگە کە کاتەکە کاتێکی شیاوە باسکردنی ئەو پرسانە بەهۆی کێشەی کۆچکردنی گەنجانەوە، بەهۆی خۆپیشاندانەکانی خوێندکارانەوە، بەهۆی بارودۆخی هێرشی تیرۆریستانی داعش لەسەر هەرێمی کوردستان، بابەتی داگیرکاری و دەوڵەتانی دراوسێ لەسەر هەرێمی کوردستان، هەمووی بابەتی گرنگن کە لەم کاتانە هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان و ئەم هەوڵانش هەوڵی گرنگن بە ئاراستەی زیندووکردنەوەی بە پرسە گرنگەکان و جارێکی تر هێنانەوە بەرباسی وەلەو ڕوانگەشەوە کە بتوانرێت ئەم بابەتانە بخرێتە ناو چوارچێوەی گفتوگوی ڕۆژانەوە بێتە ڕۆژەفێکی میدیایی بۆی باز بکرێت بە هەمیشەیی تاکو ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان و لاوان و گەنجان و ژنان و هەر کەسێکی تر کە لەم کۆمەڵگەی ئێمەدا بەرکەوتەیە بە هەموو ئەو بابەتانی کە هاتۆتە پێشەوە بتوانێت زیاتر لە ڕووی فکریەوە خۆی دەوڵەمەندکاوە بتوانێت بە شێوەیەکی باشتر ڕوبەڕووی ئەو پرسانە بێتەوە کە ئەمڕۆ ئێمە بە گرفتی ئەزانین لەسەر ئاستی کۆمەڵگاکەمە. بەڕێوەچوونی کۆنفرانسی گەنج و نیشتیمان لە کاتێکدایە کە گەنجان و لاوانی کۆمەڵگەی کوردی بەدەست نەبوونی هەلی کار و خراپی گوزەرانی ژیانیانەوە دەناڵێن و ڕۆژانە ڕێژەیەکی زۆر لە گەنجان و لاوان هەرێمی کوردستان بەجێ دەهێڵن. سەرپەرشتیارانی کۆنفرانسەکەش دەڵێن بەردەوام دەبین لە زیادکردنی فشارەکانمان بۆ سەر حکومەت و لایەنی پەیوەندیدار بە ئامانجی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی گەنجان و لاوان لە هەرێمی کوردستان. مەریوان جەبار، شارپرێس، سلێمانی. کەساتی گەنج